پێشوازی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەریە لە نوێنەرانی گەڕەکی نەورۆزی کەرکووک کە ماوەی زیاتر لە 20 ڕۆژە دژی سوپای عێراقی لە گەڕەکەکەیان مانیان گرتووە. سەردانی نوێنەرانی گەڕەکی نەورۆز بۆ لای کۆمەڵی دادگەری لە بەرامبەر ئەو پشتیوانی و هەوڵانەی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق و مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری هات بۆ دانیشتوانی گەڕەکەکە و چارەسەرکردنی گرفتەکانیان. لەو دیدارەدا نوێنەرانی گەڕەکی نەورۆز وێڕای سوپاس و پێزانینیان بۆ هەوڵەکانی کۆمەڵ و فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە بەغداد داواشیان کرد حزبە کوردستانیەکان نێوماڵیان زیاتر یەک بخەن تا بەر بەو لێشاوی تەعریبە بگرن کە سوپا دەستی پێ کردووە لە کەرکووک. بەڵێ دیارە ئەمڕۆ ئەمە پێشوازیمان لە برانی بەڕێزی گەڕێکی نەورۆز کرد، زۆر بە خێرهاتنیانەکەین. ئێمە دیارەوەکو مەڵبەندی کەرکووک کۆمەڵی دادگەری ئینشەڵا پشتیوانی هەر کۆمەڵێکین لە هەر شوێنێک کە تەعدا لە خەڵکی کەرکووک بگرێت ناوچە دابڕاوەکان لە هەر گەڕەک و لە هەر شوێنێ پشتی و پاڵپشت و پشتیوانیانین تاو کاتی مافەکانیان بەدەستدێنن و بەردەوامیشە بین لە پشتیوانیکردنیان و سەردان تریشیانەکەینەوە و ئێمە لە ڕێگای ئەندام پەرلەمانمانەوە کاکسۆران کە خۆی سەردانیانی کردەوە پێشتر سەردانی خێوەتی برانی تۆبزاوی کردەوە بەردەوام ئینشاڵا پاڵپشت و پشتیوانیانی تا ئەو کاتەی ئەم تەعریبەی کە بە لێشا و بەرامبەر خەڵکی کەرکووک دانیشتوانی خەڵکی کۆگریت تا ئەمە نامێت ئینشاءڵڵا. هاوکات نوێنەرانی دانیشتوانی گەڕەکی نەورۆز سوپاسی پشتیوانی کۆمەڵیان کرد لە پرسەنەتەوەی نیشتیمانیەکان لە شارەکە و پشتیوانیان بۆ مافەکانی دانیشتوانی گەڕەکی نەورۆز. لە جارێ هەنگاوی یەکەم ئێمە بە ناوی نەورۆز و خێوەتەکەەوە هاتین بۆ یەکێ لە ماڵەکانی خۆمان، ماڵی هەر حزبێک ماڵی خۆمانە بەڕاستی هاتین خزمەتی ئەم ماڵە و سوپاسیانەکەن بۆ پێشوازەکە و ئەوەی حزبەکان کردویانە هەر هەموو بەبێ جیاوازی بەڕاستی ڕۆڵی باشیان هەبووە، هەم لە ناو کەرکووک وەکو پشتیوانی هاتون سەردانیان کردەوە خێمەکان قەڵەباڵە کردەوە، هەم وەکو ئەوانەی کە لە بەغا بەرپرسیانێ بەرپرسەکان هەموو شێلگیرانە کارەکانەکەن و ئەوەی ئێمە سەردانمان کردوون جێی ڕەزامەندین بەڕاستی و نەواتێکیش پێیا بووە، یعنی ئەو نەواتێک کە دڵی هەموو خەڵک خۆشەکە کە هەنگاوێکە بەرەو دروستبوونی یەک ڕیزی و یەک گوتاری خەڵقی کورد لە کەرکووکە و لە ڕێگەی هەموو حیزبەکانیشەوە. ئەو حەدەسەی کە بڕاستی لەم فترە زەمانیە کە لە کەرکووک ڕووی داوە مەدرسێکی زۆر گەورەی لەسەر کوردی کەرکووک دروستەکە، ئەوان هەنگاو بە هەنگاو بەرەو ئەوە دێن یعنی شوێن بە کورد لا بکەن و کورد بەرەو پاشەکش بڕوا کورد بەرەو سنگرێکی تر بڕوا. ئەوەی ئێمە بەدیەکەین لە گەڕەکی نەورۆزەوە دەستی پێکردووە، لە تۆبزاوە دەستی پێکردووە، پێشترش لە سەرگەڕان ئەوانە دەستی پێکردووە. ئەمان ئەنی مەترسێکی زۆر ترسناکە بۆ سەر کوردی کەرکووک، بۆیە ئێمە پێویستە لەسەر هەموو خەڵکی کەرکووک، هەموو کوردانی کەرکووک، هەموو حەزابەکان یەکریز و یەکدەست بن بۆ ئەوی بەڕاستی بەرەیەکی یەکگرتووی کوردی پێک بێنن بۆ ئەم پرسە چارن و سازانە. ماوەی زیاتر لە 20 ڕۆژە دژ بە هەوڵەکانی سوپای عێراق بۆ دەرکردنیان دانیشتوانی کوردی گەڕەکی نەورۆز لە کەرکووک مانگرتنیان ڕاگەیاندووە. هەرچەندە هەوڵەکان بۆ چارەسەرکردنی گرفتی دانیشتوانی ئەو گەڕەکە بەردەوامە، بەڵام تا ئێستا هەنگاوەکانی چارەسەری گرفتەکانیان نەچوەتە بواری جێبەجێکردنەوە. چیان وری کەناڵی پەیام، کەرکووک.